دادگای باڵای تەندروستی بڕیار دەدات مناڵێکی ساوا بوو شیری دەستکرد. شیری قوتوو زیانی چییە بۆ داهاتوی منداڵەکەت وەکو مرۆڤ؟ بۆ لەبەرچی دوای باس دەکەم. شیری دەستکرد لە شیری مانگا دروستکراوە بۆ گوێرەکە و بۆ گۆلکە. پزیشکان چۆن هۆکارن بۆ زیادبوونی شیردانی دەستکرد؟ کەی منداڵەکەی تێر نییە، چۆن بزانێ منداڵەکەی گەشەی خراپە، چێم کەی بزانێ منداڵەکە شیری دایکی بەشی ناکە. هەتا ساڵێک دایکشێت شیری خۆ هەلگریتن. هەندێک لە پزیشکانی پسپۆر لەبەر ئەو ڕێکەوتنێکە لەگەڵ کۆمپانیەکانی شیر هەیەە نیشانەیەکی پرسیاری گەورە لە مێشی خۆت دروست کرد. سڵاوتان لێبێت، دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانم. مناڵێکی ساوا بووم، کەی وەک ئێستا کەوا بووم، دایکم بە خێوی کردم، ئەو نەبوایە دەمردم، بەلایلایە و گۆرانی ڕایژەنوم تا بەیانی، بە شیری مەمکەکانی منی بە بەرهەم هانی، ڕەنجی لەگەڵ کێشاوم لە باوەشیا دایناوم. باسی دایکم دەکەم کە لە پشتمەوەیە لە ستۆدیۆ لە تەنیشتی باوکم. دایکم 2 ساڵ و 2 مانگی تەواو شیری خۆی پێداوم. ئەو تەندروستی کە ئێستا هەمە هی ئەو شیرە پاکە بێگەردە حەڵاڵەی دایکمە. هەتا ئێستاش کاتێک کە لە ژیانی ڕۆژانەی ئاساییدا حەز بە تەندروستی و دڵخۆشی و هەندێک جار زیرەکی و هەر یەکێک لەو خاسیەتانە دەکەم، دەبێت 10 جار 100 جار سوپاسی دایکم بکەم. سوپاس ئۆدا. بەڕێزان، ئەم بەرنامەیە تایبەتە بە شیری دەستکرد، شیری مانگا، شیری قوتوو کە بەداخەوە هەندێک لە دایکان بەبێ بوونی هۆکاری پزیشکی، ئەوانەی کە هۆکاری پزیشکیان هەیە کێشەمان نییە لەگەڵیان، بەڵام هەندێکیان بەبێ بوونی هۆکاری پزیشکی شیری خۆیان نادەنە منداڵەکانیان، شیری قوتوویان دەدەنێ. ئەم بەرنامەیە بۆ ئەوەیە پێتانی بڵێین شیری قوتوو زیانی چییە بۆ داهاتووی منداڵەکەت وەکو مرۆڤ وەکو ئینسان. لە ماڵی ستۆدیۆ کە ئەمڕۆ ماڵی 2 میوانی ئەزیزمانە، سڵاو، چۆنن ئەحواڵتان؟ زۆر سپاس. چۆنی مامۆستا؟ حاڵ باشە؟ مامۆستا چۆنی؟ زۆر سپاس دەکەم. بفەرمون. زۆر سپاس دەکەم. ئەحواڵتان دەنگ و باستان؟ زۆر سپاس مامۆستا. مامۆستا وەلید و مامۆستا ناهیدا و مناڵەکەشیان نەوار ئەمڕۆ ئەم ماڵە هی ئەوانە، منیش میوانی ئەوانم. دەزانن کە تەوەری بەرنامەکە لەسەر چییە. نەوار شیری قوتوو دەخوا یا شیری دایکی؟ شیری دایک. تەمەنی چەندە؟ ساڵێک و 5 مانگ. ساڵێک و 5 مانگە و بەردەوامە. بەردەوامی لەسەرەوەی کە شیری خۆتی دێ. باشە. بۆچی شیری دەستکردی نادەیتێ، شیری قوتووی نادەیتێ کە بەردەستە؟ لەبەر ئەوەی شیری داک زۆر ئیسفادەی زیاترە، بگرە شیری قوتوو هەر ئیسفادەی نییە. لەوانەیە بەعزەک لە شیر برێن، هەندێک نەوعەک ڤیتامین و نەوعەک دەرمانی تێدایە، بەس هەرچەندە باشبی ناگاتە شیری دایک. وەکو دایکێک هیچ بیر لەوە ناکەیتەوە بۆ نمونە ئەگەر شیری خۆتی بدەیتێ زەحمەتێکی زۆری دەوێ، کاتی زۆری دەوێ، بیر بۆ نمونە لە جەستەی خۆت ناکەیتەوە، بیر لە شتانە ناکەیتەوە؟ نەخێر، بگرێ زۆر ئاسانترە شیری دایک. ئاسانترە؟ زۆر ئاسانترە لە شیری قوتوو. شیری قوتوو پاک ڕاگرتنی دەوێ، خاوێنی دەوێ، گەرم و ساردی ڕاگرتنی دەوێ، بەڵام شیری دایک زۆر ئاسانترە. هەموو کات بەجێری جەوەکە، ساردی و گەرمی یعنی تەواوە. هەموو کات پاکە، هیچ کات پیس نییە.
باش مامۆستا تۆ چی دەڵێی لەسەرەوە نەوار وەرە وەرە شیری دایک سوودی زۆرە من بەڕاستی سوپاسی خێزانم دەکەم کە سەرڕایەوەی چەندەها نەهامەتی توش بوو ساڵی ڕابردوو تووشی نەشتەرگەریەک بوو نزیک 12 سانتیم بەر لە کلێی بوو باشە سێ نەشتەرگەری لە سەرێکتر بۆ کرا 4 ڕۆژ لە خەستەخانەکە داخیل بوو 3-4 سۆندە بەلەشیەوە بوو ئەوجە شیری خۆیدا کوڕەکەم یعنی کەم وەڵام من سوپاست دەکەم بەڕاستی ئافرین دەستت خۆش بێ زۆر مەمنون. وەکو باوکێکیش چیت هەیە بۆ باوکان بە شەیەکی گشتی و چیت هەیە بۆ دایکان بە شەیەکی گشتی وەڵام من داوایان لێ دەکەم بەڕاستی بەداخەوە لە کوردستان زۆر کەم ماوە دایک شیری خۆی بدا بە منداڵەکەی زۆر کەمە ینی ڕێژە چی ئەگەر بڵێم لە 450 و هیوا دەخوازم بەڕاستی شیری خۆیان بدەن بە منداڵەکان لەبەرەوەی سوودی زۆرترە بەداخەوە ئێستا ئەو شیرانەی کە دروست دەکرێت ئەنوا و ئەشکال هەیە ینی زۆری زۆرە بەڵام هیچ سانسۆڕەکی لە سەنیە هیچ فلتەرێک نییە نازانین ئەو شیرە لەکوێ بەرهەم دێت نازانی چۆن دروست دەکرێتن ئەخەر معقولنیەکی سێ شیر بە 500 دینار یان 1000 دینار ئەخەر دەبیت لە چ دروست کرابی سەرچاوەکەی لەکوێیە ئەوەش یەک لە زیانەکانە لە بۆ منداڵەمە منداڵمان دەڵێ زۆر نەخۆش دەکەوی کوڕەکەی من تەمەنی 45 ڕۆژ بوو تووشی نەشتەرگەری بوو فتق نازانم بە بەڵێ سپۆریتی پێ دەڵێن کە شیری دایکی خوارد سوودی زۆرتر بوو لە چاکبوونەوەی ینی ئەگەر بڵێم بەست ئەوەیە کە ئەوانەی کە شیری قوتوو دەدەنە منداڵەکانیان دەڵێن منداڵەکانمان زۆر نەخۆش زۆر نەخۆش دەکەون بە تاکید کەت پاش ئەوی تووشی و ئەمەلیاتە و باوەڕکە زۆر کەم کوڕەکەی من نەخۆش دەکەوێت سوپاس و تاش بخوای گەورە پاشان شیری دایکی من لەوەوە دەیبینم باش مامۆستا تۆش ئەوم پێ بڵێ و تەواو تۆ پێیامت چییە بۆ دایکان ئێستا ڕێژەیەکی زۆر کەمی بەپێی داتاکان ڕێژێکی زۆر کەمی دایکان لە کوردستان شیری خۆیان دەدەنە منداڵەکانیان بەڵێ من پەیامم لۆ دایکان ئەوەیە کە شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان یعنی ئەوە نەکەم برێنەها لەبەر جەستەمان و جەستەمان ناڕێک دەبی ئەو شتانە نەخێرەوەی یعنی تەسیرێکی وای نییە ئەگەر تەسیرێک شەی بەس زۆر کەمە واروەها ئەگەر برێن زەحمەتە نەخێر شیری داک زۆر ئاسانترە ئەوەی کە شیری داچی شیری خۆی بداتە منداڵەکەی دەزانی چەندە لە شیر و قوتی ئاسانترە باش دوایی دێمەلات بۆی بزانم تۆ چۆن ئەوە چارەسەر دەکەیت چکە تۆ مامۆستایت بەڵێ چۆن ئەوە چارەسەر چۆن ئەمەت ڕێک خستووە کە بەردەوام بی لە ئەوەی کە شیری خۆت بدەیتە منداڵەکەت من دووبارە سپاست دەکەم زۆر سپاس کە دایکێکی زۆر باش و میهرەبانی دەستت خۆش بێ و زۆر زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێ دێمە وڵاتان اینجا کاتی ئەوەیە کە بەشداربانی ئەمڕۆی بەنامەتان پێ بناسێنم ئەوانیش مامۆستایان و قوتابیانی قوتابخانەی لارای ناحکومی هەروەها پەیمانگەی تەکنیکی پایتەخت قوتابیانی پەیمانگەی تەکنیکی پایتەخت هەروەها قوتابیانی بەشی تەندروستی گشتی لە زانکۆی هەولێری پزیشکی زۆر زۆر سپاس بەخێر بن کاتی ئەوەیە پزیشکی پسپۆر بانگ بکەین ئەمڕۆ بۆ گفتوگۆکردن لەسەر شیری دەستکرد لەسەر زیانەکانی و ئەو مەترسیە گەورەی کە شیری دەستکرد دروستی کردووە میوانداری دکتۆر دەوەن دڵشاد مرحبا دکتۆر چۆنی دکتۆر هەڵ باشە فەرموویرە زۆر سپاس ئەحواڵت مەمنون بەڕێز باشی زۆر بەخێر بی وەڵا باشم دکتۆر دەوەن ئێمە گفتوگوی کورتمان کرد لەگەڵ مامۆستاوەلید و مامۆستانی هات بەڵێ مامۆستا دەڵێ من منداڵەکەم ساڵێک و 5 مانگە بەڵێ و بەردەوامی شیری خۆمم داوەتێ دەستی خۆش بێ دەکەینە زۆر سپاس ڕێژەی ئەو دایکانەی کە شیری خۆیان دەدەنە منداڵەکانیان بەپێی داتا و بەپێی ئەزمموی خۆت چەندە ئۆکەی زۆر سپاس طبیعی ئەمن ئەزمونێکی زۆر زۆر دوور درێژم نییە بەس بەڕاستی دەردیان لە دڵی منە ئەم زۆر دەبینم بەڕاستی دایکەکان دێن مەسەن بیدایەتەوە دەڵێ شیری خۆم دەدەمێ دووەم جار دێتەوە کە لە تەمەنی 2 مانگ و 3 مانگی تەمەشا سەرەتا دەڵێ شیری خۆمی دەدەمێ بیدایەتەوە دەڵێ باشە هەموو شتێک باشە ئۆکەی 2 مانگ دێتەوە وەڵا شیرەکی قوتیوم داوەتێ شیری خۆم نەما بەڕاستی دەبینم زۆر کەم هەیە یەکەم 6 مانگی تەمەنی کە بەس شیری دایکی بخوا
ئەو داتای ئەمن دەبینم زۆرترینیان شیری قوتو دەخۆن بۆ لە بەرچی دوای باس دەکەین ڕێژەی چەندی شیری دەستکرد دەدەنە منداڵەکانیان بەخوای 90 زیاتر بەڵێ 90 زیاتر ئەوەی ئەم دەبینم 90 زیاتر شیری دەستکرد دەدەنە منداڵیان ئینجایان بە تەنیا یان لەگەڵ شیری دایکی بەس ئەوەی لەگەڵ شیری دایکی دەخوا بەعام شیرە قوتووەکە زیاتردا بە شیری دایکی لەگەڵ پێدانی ئەوەندەی شیر و قوتو طبیعی منداڵەکە شیری دایکی ناخواتن ئەم ڕێژی سەدینەوەتە ئەزمموی خۆتە ئەوەی ئەم دەبینم ئەوەی کە خۆت وەکو پزیشکێکی پسپۆر لە کلینیکەت و لە نەخۆشخانە بەڵێ بەس لە عێراق ئاخرداتا ئەوەی خوێندمەوە دەڵێ 125 یەکەم 6 مانگ بەس شیری دایکیوە دەخۆن زۆربەیان یعنی 175 شیر و قوتو دەخۆن کەواتە لە ئەوەی داتا لە عێراق هەیە داتایەکی زۆر ترسناک و زۆر خراپە حتى مقارنم کرد بە دەوڵەتە دواکەوتوەکانی ئەفریقیا ئەوان زۆر لە ئێمە باشترن لە ئەمریکا ساڵی 2001 174 منداڵ شیری دایکیان دەخۆن یەکەم 6 مانگی تەمەنی 2021 بەرز بۆتەوە بۆ 184 کەواتە ساڵی چەند 175 2001 74 ساڵی 2001 لە ئەمریکا 174 دایکان شیری خۆیان دەدەنە بەس یەکەم 6 مانگی تەمەنیان باشە لە ساڵی 2022 یان 23 بوو باشە بەرز بۆتەوە بۆ 184 یعنی 184 دایکانی بەس شیری خۆیان دەدەنە منداڵیان یەکەم 6 مانگی تەمەنیان کەواتە ئەوە داتایە ئەوە تێگەیشتنی دایکە ئەوانە بۆ تەمەنیان درێژ دەبی ناڵم بۆ تەمەنیان درێژە بۆ ئەوانە کەواتە شیری دایک لە بەلای ئەمە بەڕات بەداخەوە زۆر کەم باش بۆچی ئەوەندەی کە تۆ ئەزمون تێ لەگەڵ ئەو دایکانە دوای دوو مانگ هاتەوەتی شیری خۆمی نادەمێ شیرێکی قوتوم بۆ داناوە بۆچی هۆکارەکە چێ لای ئەو ئۆکەی ببەخشن تەبیعی دایکان بەڕاستی زۆربەی سەبەبەکە دایکە ئەوجە تەمبەڵیتی ئەوجە دەستە دەرێ ئەوجە دەنوی ئەوجە برادری تەسیری لێ دەکا بەڕاستی ئەوانە زۆربەی سەبەبی ڕئیسیە بەڕاستی دایکێک مەقسەدی بیتن شیری خۆی دەدا باشە ئەگەر ئەوەکە ینی هیچ بارێکی تەندروستی ڕێ لە دایک و منداڵەکە نەگری ئەوە سەبەبێک دایکە سەبەبێک ئێمەین پزیشکان سەبەبێک نەخۆشخانەکانە بۆچی ئێوەن پزیشکان مەسەن زۆر جار شیری دایک دەوەستێن لەبەر بابەتی بێبنەمای زانستی و مەسەن زەردووی هەیە شیری خۆت ڕاگرەوە خەتای شیری تۆیە شیری دایک ڕۆژێک ڕایگرت دوو ڕۆژێکی منداڵەکە نایخواتەوە یان مەسەرەن گەشەی منداڵەکە خراپە دەڵێەوە شیری تۆ شیری قوتوب دەبێت باش یەکەم هۆکار دایکان خۆیانن بەڵێ کە دەبێت وەکو دایک ئەو بەرپرسیارەتی هەڵگرن کە شیری خۆیان دەرە منداڵەکانیان دووەم هۆکار پزیشکانن بەڵێ تا ڕادەیەک دوایی نەخۆشخانەکان و بازار و بەڕاستی ئەو هەموو شەریکانە دەینە سەر ئەوانە کە هۆکارەکانی دیکەش باز دەکەین بەڵام کاتی ئەوەیە کە شتێکتان پێ بڵێم شیری دەستکرد لە شیری مانگا دروستکراوە لەگەڵ تێکەڵکردنی کۆمەڵێک مادەی دیکەی پێویست تەواوە دکتۆر دەوەن باش واتە ئەو منداڵەی کە شیری دەستکرد دەخوا شیری مانگا دەخوا باشە شیری مانگا بۆ چییە بۆ گۆلکە بۆ گوێرەکەیە لەبەرەوە من ئەمڕۆ گوێرەکەیەکم یا گۆلکێکم هێناوەتە ستۆدیۆ کاک سەرهەنگ بێ زەحمەت سەیری کەن چەند قشتە دەترسێ ناحەقی نییە کاکە فەقیرە کاک دەست خۆش برە دێت دێڵ وەرە باشە ئیشمان هەیە وەرە باش باشە باش باش هانەوار بەڕێزان ئەمەتان بینیوە ئەمە گوێرەکەیە گۆلکە ئێستا زۆر سترێسە
باشە باشە تەواو باش 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 تەواو ئەم گوێرەکەیە ناهێڵە قسە بکەم وەرە 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 باشە ئەم گوێرەکەیە گۆشتی گۆشتی خۆشە ئەگەر بێڵت قسە بکەم ئەم گوێرەکەیە لە سەرەتای لە دوای لەدایک بوونی ڕاستەخۆ پێویستی بە شیری دایکێتی کە مانگایە باشە باش لە نێو شیری مانگادا هۆرمۆنەکانی لایپەیز و ئەمایلەیز و پرۆتیەیز نین چونکە ئەم گوێرەکەیە بۆ هەرسکردنی خۆراکەکانی پێویستی بەمانە نییە چونکە گوێرەکەیە گۆلکە ئەمانە لە شیری مانگادا نین و مناڵیش وەکو مرۆڤ پێویستی پێیەتی لە نێو شیری مانگادا کۆمەڵێک مادە نین کە پێویستن بۆ ئەوەی ڕیخۆڵەکانی گۆلکەکە گوێرەکەکە ئیش بکە و تووشی قەبزی نەبێ بۆ چونکە پێویستی پێی نییە باش چیتر لە نێو شیری مانگادا کۆمەڵێک مادە نین وەکو دژەتەن وەکو IgA, IgG, IgM, لایزۆزایم ئەمانە پێویستین هەروەها بێگومان خڕۆکە سپیەکان لە نێو شیری مانگادا نین چونکە سیستمی بەرگری ئەم گۆلکە پێویستی بەمانە نییە و ئەمانە دروستیش ناکرێن ناشخرێنە نێو شیری دەستکردەوە وایە دکتۆر دەوەن؟ ڕاستە دەستخۆش اینجا ئەم گۆلکە پێویستی بە BDNF و NGF و IGF نییە بۆ پێویستی پێیان نییە چونکە مێشکی گۆلک پێویست ناکات زیرەک بێت بۆیە شیری مانگا ڕازی نییە شیری مانگا ئەمانەی تێدا نییە و ناشکرێت دروستیش ناکرێت ناخرێنە نێو شیری دەستکردەوە بۆ گەشەی مێشک پێویستی بە کۆمەڵێک مادە بە کۆمەڵێک هۆرمۆن هەیە بەڵام لەبەرەوەی گۆلک پێویست ناکا مێشکی گەشە بکە خوای گەورە ئەو مادانەی لە نێو شیری مانگا بۆ دروست نەکردووە گۆلک پێویست ناکا کێشڕێک بێت بۆیە پێی ناخۆشە بۆیە هەندێک مادەی وەکو لێپتین لە ناو شیری مانگادا نییە و مرۆڤیش نەیتوانیوە لە نێو تا ئێستا لە نێو شیری دەستکردا بۆی دروستکە بۆ چونکە مرۆڤ پێویستە کێشڕێک بێت گۆلک پێویست بە کێشڕێکی نییە ئێمە لەبەرەوەی ئەم گۆلکە مرۆڤ نییە پێویستی بە هەستێکی زۆر گەورەی خۆشەویستی نییە بۆیە ئۆکسیتۆسین لە نێو شیری مانگادا نییە و لە نێو شیری دەستکردی دروستکراویشدا نییە نەتوانراوە دروست بکرێت تاوەکو ئێستا بۆ چکە ئەمە گۆلکە ئەمە گوێرەکەیە پێویستی بە ئۆکسیتۆسین بە هۆرمۆنی خۆشەویستی نییە باشە چی دیکە لەبەرەوەی ئەمە هەرە گرنگەکە لەبەرەوەی پێویستیمان بەوە هەیە لەبەرەوەی گۆلک پێویستی بە بۆند و پەیوەندیەکی زۆر بەهێز لەگەڵ دایکی نییە بۆیە ئەو بۆندە ئەو پەیوەندیەی نێوان گۆلک و مانگا هەبێ باشە لە کاتی شیرداندا هەبێ باشە نەژبێ ئاساییە ئەو شیرەی کە شیری دەستکردە هەموو ئەمانەی باسمان کرد تێیدا نییە چونکە شیری مانگایە هەندێک مادەی بۆ زیاد کراوە بەڵام هیچی ئەوانەی کە ئێستا باسم کرد تێیدا نییە بۆ چکە بۆ گوێرەکەیە چکە بۆ گۆلکە دەبێت تۆ خۆت یەکلا بکەیتەوە دەتەوێت منداڵ گەورە و بەخێو و پەروەردە بکەی یا گۆلک و گوێرەکە تەواو
باشە باشە تەواو زۆر لێرە بێت قەیناکە نەوار نا دەترسێ ترسا ترسا با بڕۆین تەواو فەرموو زۆر سپاسی بکەن دکتۆر دەوان جان کۆمنتت چی بوو لەسەر ئەو میوانەمان قسەکانت هەموو زۆر جوان بوو زۆر سپاس زۆر ڕاست بوو بەڕاستی شیری دایک هەبێ شیری مانگا یان شیری قوتوو گوناح بدەیتە منداڵ لەبەر زۆر هۆکار لەبەری لەو زۆر هۆکارت باس کرد شیری تۆز هیچ تێدانە تۆز ئەو هەندێک ڤیتامینیان تێکردیە شیری دایک ئەو شتە پێکاتە گرنگکانی کە تێدایە کە بۆ گەشەی مێشک گەشەی جەستە و گەشەی هەموو شتێکی ئەو منداڵە چاوی و حتا هەموو شتێکی ئەندامی جەستەی زۆر گرنگە بۆ ئێستای منداڵەکە و بۆ داهاتی منداڵەکە باش کەواتە منداڵەکەمان ئەگەر شیری دایک خوارد بێ تازە جێم لەو لەو دەگە شیری داکم خواردە بەڕێزت بۆ ڕێک و کەشخێ ماشەڵڵا ئیتر شیری دایک بۆ ئێستای منداڵەکە باشە و بۆ داهاتوو دەیپارێزێ لە زۆر نەخۆشی دەیپارێزێ لە مردن دەیپارێزێ لە هەستیاری دەیپارێزێ لە زۆر شت دکتۆر دەوان دایکان دەڵێن کەم شیری دەستکرد دەدەینە منداڵەکەمان خڕ و خرپن و قەڵەوە دەڵێ وە گەشەشی باشە دەڵێ تەواوە گەورە بووە گەشە بە عەفو بە قەبارە نیە گەشە یەکەم شت دەبێت گەشەی مێشتی دروست بێ گەشت زیرەکی دروست بێتن منداڵەکەمان گەشەی جەستەشی لەگەڵی منداڵ بە شێوەیەکی گشتی بە شیری دایک دایمەن تۆزێک لەوانەیە زعیفتر بێت تۆزێک بەس شیری دایک پێکاتەکی تێدایە کە خۆی دەگونجێنێ لەگەڵ هەموو تەمەنێکی منداڵەکە بۆ نمونە ئەگەر منداڵێکی پێشوەخت لە دایک بێ شیری دایکەکە قووەتی باشتر دەبێتن بۆ منداڵێکی پێشوەختی خۆ لە دایک بێ بۆ منداڵێکی کامل بۆ منداڵێکی یەک ساڵی بۆ منداڵێکی دوای یەک ساڵی کەواتە پێکاتێ شیری دایک دەگۆڕێ بە جۆرەی تەمەنی منداڵەکە حتا ئەو ڤیتامینانەی دەداتێ حتا ئەو پێکاتێک کە پێ دەداتە منداڵەکە شیری قوتوو لەوانەیە تۆزێک قەڵەوتری بکە بەس ئەو قەڵەویە بچی ئیسفادەیە قەڵەویەکە نەخۆشی نییە خراپ نییە نەخۆشی بێ نەخۆشی نەبێ ئەتوو زۆر ئیسفادەی شیر دەیدەیتە زەرێکی دەدەی بە مقابل بە قەڵەویەک نەخێر کەواتە شیری قوتوو گونجاوە بۆ بدرێ بە منداڵ بەڵێ گونجاوە بەڵام زۆر بەڵامەکە زۆر شتی لە دوایە باش دەینە سەر ئەو بەڵامە بەڵێ کەی ناچارین شیری دەستکرد بەکاربێنین دەینە سەری بەڵام هۆکاری دوم بۆ باسکە پزیشکان چۆن هۆکارن بۆ زیادبوونی شیردانی دەستکرد دکتۆر ئەوەندە شەریکات لێرە زۆر بووە ئەوەندە نەوعی دەرمان زیاتر لە 50 نەوعیەتی شیر لە کوردستان تەسەوەر دەکەم هەبێ ئەو جە 50 تۆزێک زیاتر تۆزێک کەمتر نازانم خەڵکەکە سەری لێ شێوایە بەڕاستی پزیشکانیش سەریان لێ شێوایە ئەو پێ دەڵێ ئەو شیرە باشە ئەو پێ دەڵێ ئەو شیرە باشە هەر یەکە لە دانێشان دانایە لەو مارکێتانە دەڵێ ئەو شیرە بدە بۆ منداڵ بۆ گەشەی باشە لە نەخۆشخانەکان ڕێکلام بۆ ئەوە دەکەن بۆ نەوع بۆ شیرێک دەکەن بەڕاستی ئەمە پزیشکان سەرمان سوڕایە دایکانیش هەر ڕۆژێ و دێن دەڵێن ئەو شیرە باشە دکتۆر وایە ئەو شیرە باشە وایە ئەو شیرە پێی گەورە دەبی بەو شیرە سەری گەورە دەبی بەڵام دکتۆر دەوەن ئێوە پزیشکی پسپۆرن بەڵێ و من دەزانم کە لەولایەنەوە زۆر سوورن لەسەرەوەی کرد دایک شیری خۆی بداتێ بەڵام وەکو پزیشکانی پسپۆر لەبەر هەندێک لە پزیشکانی پسپۆر لەبەر ئەو ڕێککەوتنێکە لەگەڵ کۆمپانیەکانی شیر هەیەە وایە لێ ناکە کە ناڕاستە خۆهانی دایکام بدەن بۆی شیری هەندێکیان شیری دەستکرد بەکاربێن ئەکید وایە بەس بەڕێ بەڕاستی دایکان دەبێت سەر پشک بن زۆر جار نەخۆش دێتە لای من دەڵێ دکتۆر شیرێک باشە بدەم منداڵ دەڵێن بەجێ بۆ شیری نۆرمەڵ ڕقم 1 و 2 دەڵێن بەجێ من مەکە بەجێ کەسیش مەکە بەجێ خۆت بکە کامە شەکەم شیری خۆت دەدەیتێ شیری خۆت ئەگەر هەیە نییە شیری دایکی نەبووە نەبووە دڵم خۆت سەرپشتی کامە شیری دەدەیتێ ئەو پێکاتانێک کە باس کرد مەسەن هیچ تێدانی بەس هەندێکیان مەسەن هەندێک بەکتریای سوود بەخشیان تێکردیە هەندێک ئۆمێگا 3 و 6 تێکردی ئەوانە کە بۆ پێکاتی مێشک و چاو و گەشەی منداڵ پێویستە ئەو نەوع شیرە باشە ئەو ڕێکەوتنانە بەڕاستی نامەوێت بچینەوە قاڵبێکی هەندێک معقەدە بەس ئەوە هۆکارێکە لەوەی دایکان پەنا بن بۆ شیری دایک سیستم نەخۆشخانەکان نابێت سیستمی تەندروستی و نەخۆشخانەکان و بنکە تەندروستەکانیش هاوکار بن لەوەی کە کەرتی تەندروستی بە شەیە گشتی هاوکار بن لەوەی کە دایکان بەرە و شیری سروشتی بن نەک بەرە و شیری دەستکرد ئەتوو پێشفترێک بەرنامەش ئەوەکەی بەڕێستم ئەنتی تۆباکۆ بەڕاستی حەقە ئەوەشدانی یعنی کەڵمەتێکی شیردانی سروشتی زۆر گرنگە دایکان وریا بکرێن کە پێویستە شیری خۆیان بدەن
زیانەکانی شیری قوتو چییە؟ منداڵێک کە شیری دایکی هەبێ شیری قوتو گوناحە پێی بدرێ، دایکە کە تۆزێک خۆی ماندی کە شیری بەشی دەکا کەی منداڵەکەی تێر نییە، چۆن بزانێ منداڵەکەی گەشەی خراپە، چێم کەی بزانێ منداڵەکە شیری دایکی بەشی ناکە. ئەوانە هەموو هۆشیار بکرێنەوە دایکان، چونکە زۆربەی دایک دەڵێ منداڵی من بە شیری من تێر نابی. باش ئەوە فکرێکی غەڵەتە، ئەوە فکرێکی ڕاست نییە کە منداڵێک پێ بڵێ دایکی من ئەتو شیری تۆ بەو شتانە دەزانی کە منداڵی تۆ بە شیری تۆ تێرە، منداڵی تۆ شیری تۆ کفایەتێتی زیادە شیری قوتو مەی دەرێ شیری قوتو ئەوە زیانێتی ئەوە ئیسفادە شیری تۆ. باش ئێمە خوشک و براکان لە ماڵەوە هەمومان یەک کەسمان هەیە کە دایکی من بەهۆی نەخۆشیێکی تایبەتەوە نەیتوانیوە شیری خۆی بداتێ. ئێستا تەمەنی نزیکەی 45 ساڵە. بەڵێ ئەو برایە هەر کاتێک نەخۆش دەکەوێت، یعنی ئینفلۆنزایەک دەگرێت بۆ نمونە کە ئاسایی هەمومان تووشی دەبین، دایکم دەڵێ خەتای منە، ئێستاش هەز بە تاوان دەکات، دەڵێ ئەگەر من شیری خۆمم بدابایە وەکو ئەوانەی دیکە ئێستا تەندروستی زۆر باش دەبوو، نەخۆشە دەکەوت، بەرگری جەستەی لاواز نەدەبوو. زۆر ڕاستە، زۆر ڕاستە، زۆر ڕاستە. یعنی کە شیری دەست کرد لە سەرتاش منداڵەکە جوان و خرپن و تەواو بێت، بەڵام دوایی ئەو مادە پێویستانەی کە لە شیری دەستکردان نین وا دەکا کەسەکە لاواز بێ، بۆ نمونە سیستمی بەرگری جەستەی بۆ نمونە لاواز بێ، سیستمی بەرگری لەشی بزەبت ئەو شتانی کە باس کرد لە شیری قوتو نییە IgA باس کرد، دژەتەن لە شیری وشک تۆز نییە کەواتە لە شیری دایکێ IgA چێن دەرت دەپارێزێ کۆئەندامی هەناست کۆئەندامی هەرست، کەواتە ئەو منداڵانەی کە شیری دایک دەخۆن گیانیان پڕ IgA، ئەو منداڵانە شیری قوتو دەخۆن IgA وەکو پێویست نیە لە دایکی وەرگێت، ئەو IgA لەکوێ بەرگری لێ دەکە کۆئەندامی هەناسە و کۆئەندامی هەرس. بێزگەلەوەش ئەی شیری قوتو ئامادەکردنی، ئەی مەمەکڕین، ئەی مەمە شوشتن، ئەی ئاو کوڵاندن. باش چی دیکە هەیە کە گرنگترین شت کە تۆ پێت وایە وەکو پزیشکێکی پسپۆر کە منداڵێک دەبینی دایکەکە شیری خۆی ناداتێ، شیری قوتووی دەداتێ، دێتە بەرچاوت ڕەنگە لە 40 ساڵی تووشی نەخۆشیێک ببێت یا تەندروستی بە شەیەکی گشتی لە ئاستی پێویست نەبێت. بەڵێ ئەمن بەڕاستی ئەوە کۆندامی هەناسە و هەرسمانزە هەستیاری ڕەبوو ئێکزیما ئێستا نەخۆشیەکێ لای دایک و باوکان بۆتەوە هەستیاری پرۆتین، ئەوە بەو شیرە لێی دەکەی، ئەو شیرە لێی ناکەی، ئەو شیرە ئێکزیمای بۆ دروست دەکا. شیری دایک ئەو شتانی تێدا نییە، شیری دایک ئاو کوڵان و مەمە شوشتن و هەستیار و هیچی تێدا نییە، کەواتە شیری قوت و زیانەکانی ئەوەی گوتمان گونجاوە بۆ منداڵ بە شەرتێک دایکەکە شیری نەبێ. هەندێک هۆکاری پزیشکی هەن نەخۆشی هەن کەوا دەکە دایکەکە نەتوانێت شیری بداتە دایک منداڵەکەی، یان هەندێک نەخۆشی زۆر کەم هەیە و دەگمەنە لە منداڵەکە کە نابێ شیری دایکی بخوا، یان هەندێک نەخۆش دایکەکان دێک دەرمان وەردەگرێت کە نابێ شیری خۆی بداتە منداڵەکەی، ئەویش هەموو بە چاودێری پزیشک پێ دەڵێ مەی دەرێ، ئەوانتر هیچ ڕێگرێک نییە بۆی شیری دایکی نەخوا. ئەمە ڕێژەی چەندن بەڕای زۆر کەمن، سەدایەک بەسەر وەڵڵی ئەگەر سەدا یەک ئەگەر هۆکاری پزیشکی هەیە بەڕای من و دکتۆر دەوەن کەمتریش لە سەدایەک. ئەم ئەوەی دەبینم کەمترە ئەوەی ئەم دەبینم. باش با بڵێن سەدایەکی دایکان بەهۆی هۆکاری پزیشکی دەتوانن شیری خۆیان نەدەنە منداڵەکەیان، بەڵام دەبێ بزان کە هۆکارە پزیشکیەکە دەبێت هۆکارێکی پزیشکی زانراوە بێ و پزیشکی پسپۆری بەویژدان، پزیشکی پسپۆری کۆمپانیانە بەویژدان، پزیشکی پسپۆری بەویژدان بڕیاری لێدا بێت. خۆی هەر لە بنەڕەتدا هەر پزیشکێکی پسپۆر هانی دای بەرەو یا هەر کەسێک هانی دای بەرەو شیری دەست کرد، نیشانەیەکی پرسیاری گەورە لە مێشی خۆت دروستکە، ئەو هانت دا بەرەو شیری دەست کرد. اینجا ئێستا دەڵێن لە هەندێک لە بنکەی تەندروستی بە تایبەتی ئەوانەی ڤاکسین دەکەن، کوتان کارمەندی تەندروستی دانیشتووە لەژێرەوە کارتێک دەردێنێ دەڵێ دایکەکە چۆ منداڵەکەی بکوتێ ڤاکسینی بۆ بکە، دەڵێ ئەم شیرە بکە، شتێری خۆتی دەیتێ ئەم شیرە زۆر باشە، یعنی گەشتۆتە ئەوەی بزنسەکە گەشتۆتە ئەوەی ئەو فێڵە گەورەیە لە دایک بکەن، پێی بڵێن نەک لە دایکەکە بکەن، لە مرۆڤ بکەن و لە داهاتوی ئەم کۆمەڵگەیە بکەن، لە داهاتوی کوردستان بکەن، پێی بڵێن شیری دەستکرد جۆرێکی هەیە زۆر باشە لە شیری خۆت باشترە، داڕزەی بۆ پارە.
ئێ دەستخۆش ئەوە طبیعی بەس لەوێ نیە زۆر شوێن هەیە یعنی حتا ئێستا مەجموعە شتێکیان پێیا کردو جیهازێکە منداڵەکە دەبەنەوە قوتابخانانە وەڵام منداڵی تۆ ئاوی کەم تێدا پرۆتینی زۆرە و نازام چییە ئەوە شیری قوتو بدێنێ لە مارکێتەکان بەخوای کەس لە باشی تۆ ئەو ئیشت بۆ ناکە کەس لە بەرچاوی منداڵەکەت ئەو ئیشت بۆ ناکە هەموو ڕێکلامینگە ئەوە یەکێک لە نیشانەکانی شکستی حکومڕانی تەندروستی ئەوەیە کە تۆ سەدادا دایکانت شیری سروشتی شیری خۆیان دەرە منداڵەکانیان ئەی ئیشی وەزارەتی تەندروستی و کەتی تەندروستی و پزیشکان و ئێمە هەمومان ئەوەیە کە دایکان چکە دایک جگەرگۆژەکەی زۆر خۆش دەیە بەڵام ڕەگە نەزانێت ڕاست لەبەرەوەی پێویست دەکات ئێمە ئاگاداریان کەینەوە هۆشیاران کەینەوە ئێستا کاتی بانکردنی میوانێکی دیکەمە ئەویش خاتوو عیشان فارسە کە پەرستاری منداڵانە لە دهۆکەوە هاتووە عیشان خان فەرموو خێر بێ باشی خێر بێ سەرچاو فەرموو عیشان خان پێم بڵێ بزانم لە دهۆکیش دۆخەکە وایە دایکان کەم شیری خۆیان دەدەنە منداڵەکانیان پلێبوورین بە بەلێ gelek جارا یعنی دیک چه سبب نینن چه نخوشی نینن چه اگر نینن کو دیک شیری خونه داده زاروکی بله پا دیک ناداده باش تۆ لەگەڵ دایکان و بۆ منداڵان کار دەکەی لە نەخۆشخانەی هێوی یا زارۆکە ئەوەندەی کە تۆ دەیبینی ڕێژەی چەندی دایکان شیری دەستکرد دەدەنە منداڵەکانیان جبر کو از نخوشخانه کارت کم البش زاروکت نیبوی الوی بشی او زاروکت دفمه نوینین ولد گرین او زاروکنه اوید نخوش اوید تنگ نفسی هی او زاروکت بری وقت خوش دایت بن او زاروکه گلک پتر بیتوی بشیری دایکنه زاروکه کدی ام گلک تأکید الهندت کین گلک جرا دوباره کین و گلک تأکید الدایکت کین کوب هر ریکه که هبید چند کیم بید چند محاوله بکت شیر خوف ریکتن دا ام دین زاروک وک علاج وک شیر دا هاری بکت زاروک زیتر باش بیتن باشه ایوه هیچ ڕێگەیەکتان هەیە بۆی بە دایکان بڵێن بێنە بەشی چاودێری چڕی منداڵان و شیری خۆیان بدەنە منداڵەکانیان یان ناتوانن بله ما ڕێکێتین ما جیهاز بۆ ئینا بوون ما غرفەك ژوورێک تایبەت یا چێگری کورسیەکە تایبەت ما یا ئینای بۆ دایکێ داخۆ وەضعیەکە باش پڕینتە خۆرێ و ئەمە دگەل و هاریتکەین و نیشاد دەین گودی چاوە شیری کێشیت و کە چەندە مهمە ئەو شیری خوب دەتە زاروکی خۆ ئەوێ نەخۆشخانەوە تۆژیان تەبعی لە هەموو دنیا چونکە خەڵکەکە زۆر وریایە لە بۆ پێدانی شیری دایک لە هەموو دنیا کو بانقی خوێن هەیە بانقی شیر هەیە مەسەرەن دایکەکە منداڵەکەی مەسەرەن شیری زۆر هەیە شیری بەشی منداڵی کە دەکاتن یا منداڵەکەی گەورە بۆ شیری نایەوێتن شیرەکە دەبەخشێ دەدرێتە منداڵی ترکەواتە ئەکسپرس بڵێس مڵک منداڵێک شیری غێرە دایکی خۆی دەخواتن هەر زۆر گرنگە بەوە منداڵە کەواتە ئەوە شێ لە هەموو دنیا منداڵێک دایکێک شیری کەمە یان جارێ شیری نەهاتۆتەوە فریان ناکەوێت ئەوەندە شیر بدە شیر لە بانک وەردەگرێت بۆی هەڵدەگرن و دەیدەنێ کەواتە ئەوان زۆر وریان لە بۆ منداڵی خۆیان ئەوان گوریان لۆ تەندروستی خۆیان ئەوان ئاگاداری منداڵی خۆیانن لەبەرەوەی خەمی تەندروستی و داهاتی خۆیانە و بەڕاستی سیستم و دەوڵەت و حکوومەت و وڵاتیش ئەگەر سیاسیەکان هۆشیار بن لەم لایەنەوە ئەم جێبەجێکردنی ئەمە ئاسانترە پێم خۆشە یەک پرسیارێکی دیکە لە مامۆستا بکەم دەمەوێت یەکشت بزانم ئەویش ئەوەیە مامۆستا یەکشتم پێ بڵێ بەڕای تۆ دایکان بۆچی ئەو ڕێژەکەمە شیری خۆیان دەدەنە منداڵەکانیان ئەوەی تۆ بیستوتە زۆری درێن تێر ناخوا دەڵێن تێر ناخوا منداڵی ساوا کە زۆر گچکەیە منداڵی ساوا زۆر دەگریێ هەر عادەتی وایە ئەوە کە دەگریەوە دەزانن تێر ناخوا باش یەکسەر دەست دەکەن بە شیری قوتی قورسە مندار زۆر برسی نابیتەوە بەخۆ شیری داگوێ مندار بیدایەت خواستن زۆر برسی دەبتەوە باشە جگە لەمەی چۆکارێکی دیکە هەیە زۆر ئەو کاریدی هەیە مەسەلەن ئەو کاریەوەی درێن ئاسانترە شیری قوتی لەگەرەوەی گرانتریشە زەحمەترە پێدانەکەی سەرقاڵە ئەگەر سەرۆکی وڵاتیش بێت سەرۆکی وڵات ئەگەر سەرۆکی وڵاتیش بیت ئەرکی دایکایەتێکت گرنگترە هەروەکەوەی کە سەرۆکی وڵات بیت ئەرکی باوکایەتێکت گرنگترە لە پێشترە
بەرپرسیارەتەکەی تۆ وەکو دایک وەکو باوک دایکایەتی و باوکایەتی یەکەم شت پێش هەموو شتێکی دیکە دوای ئەوە دەتوانی سەرۆکی ئەمریکابی ترامپ بە کاکە کێشەم نییە بەڵام دەبێ ئەرکی یەکەمت جێبەجێ بکەی کە ئەرکی دایکایەتیە و ئەرکی باوکایەتیە تۆ ئەو دایکەی کە شیری خۆت نادەیتە منداڵەکەت بەڵام دەتەوێت منداڵی من پەروەردەکەی لێرە نیشانێکی پرسیار هەیە تۆ ئەو دایکەی دەتەوێت منداڵی من چارەسەرکەی وەکو پزیشک بۆ پزیشکی منداڵی من چارەسەرکەی بەڵام منداڵەکەی خۆ شیری خۆتی نادەیتێ من چۆن بڕوا بەو زانستە و بەو ئەزمونە و بەو کردارەی تۆ بکەم هەشتێکی دیکەی خوا دەکا سەرۆکی وڵات دەبووی دەبێت ئەرکی دایکایەتی و باوکایەتی خۆت بە باشی جێبەجێ بکەی هۆکاری دیکە هەیە دکتۆر دەوان جانە ئەو تەمەنی ئەو منداڵە جوانە چەندی مامۆستا ساڵێک و 5 مانگە باش گرفتی تەندروستی گەورەی هەتا ئێستا هەبووە گرفتی تەندروستی نەشتەرگەری بۆ کرا ئەوەی فتقی هەبووە زۆر بچووک بۆ ئەو کاتی زۆر بچووک بۆ ئەو کاتی ئۆکێ یعنی گرفتی وەکو چی دکتۆر مەسەرەن زوو نەخۆش بی هەست بکە گەشە باش نییە زیرەک نییە هیچ لەو مشکلانی هەیە نە بە پێچەوانەوە سوپاس بۆخواین لەو تەمەنە بچووکە زۆر شت دەزانیتن و زۆر کەمیش تووشی نەخۆشی دەبی بەڕاستی کەواتە ئەو نمونەیەکی بەرچاوی شیری دایکە نمونەیەکی زیندووە کەواتە دەستی خۆش بێ مامۆستا کەواتە منداڵەکەی هەب دەست خۆش عایشان خان هەندێک لەو دایک و باوکانەی کە کاریان هەیە بۆ نمونە دایکە کارێکی فەرمانگەیەکی هەیە کۆمپانیایەکی هەیە بەیانیان دەڕوا ئێوارە دێتەوە یان نیوەڕۆ دێتەوە بۆ نمونە چۆن شیری خۆی بداتە منداڵەکەی ئەو لە دەوامە بێگومان بووی تشتیژی مە چارەسەریۆ هەی لڤێرێ لەسەر vê mêzê hindek amîrê taybet in ku dayk bişêt harîkariya ve amîra şîrê xwe bikêşît û selacê da xezin ket her gava zarok birsî bû an pêtivî bû bidete. Ev ê yekî ji we amîra ye, ev e jî yeke gelek cûrmeyê tên, ev ê elektronî ye, ev e yê adî ye. Dayk dê çawa bikarînît vî amîrey? Bêguman berî her dayk destê xwe bikete zarokî şîrî bidete geleka muhim e dayk destê xwe bişût. Destê xwe gelek baş bişût, xwe hazir ket, cihê wê mirtah bîtin, wazeya wê geleka baş bît, xarnêt baş bixwat, ev e hemî harîkariya hindê dikin şîrê daykê zêde bît û pisanahîtir bihêt pirêka vî amîrey. Ev e sîngê daykê ye, ev amîre dê biqepat kefte nîveka sîngê daykê da û pirêka vî pampey em dê پامپکین داک شیر بهته کشانش سینگه دیگه. پشتی ام شیرید کشین. بگمان هندی دیگ پتر شیری بکشید خزن کد باشتره چکو شیر دیگه چند روزاجید سلاجه دابید چله نهت و شدت بچیکی. پشتی ام کشین ده چله کین دهین کین بطلای کی و وقتی و سرچه کین و کینت سلاجه دا. الویره ما دو جورت بطلایت هین. بطل پلاستیکی و بطل شیشه‌ای. بگویم بطل شیشه‌ای گلگش بطل پلاستیکی باشتره چکو بطل پلاستیکی هندک ماده کیمیایی تین من نب دیوار بطل پلاستیکی و اوه دیدگل بورینه وقتی و دانا شیری بچیکی وی بطلی تأثیر لیکتن و چتد ناف هورمونت بچیکی دا و تأثیر الهورمونت بچیکی جی کتن. باشە ئێستا ئەو دایکانەی کە دەڵێن داواممان هەیە و کارمان هەیە ئەو بیانوەشیان نەما نەما حجەت نەمان خلاص هێجت نەما بیانوو نەما دەتوانی شیری خۆت هەڵبگری دوایی بیدەیتە منداڵەکەت بۆ شێوازەی کە عایشان خان باسی کرد ماوەی چەند دەتوانێت شیری خۆی هەڵگرێ دایک شد شیری خوب هیواجی پلگرید. اگر هیواجی هیوا شش هیو حتی سالک دایک شد شیری خو هلگریدن. اگر دایک بو 24 ساعت بید ام شد دانتا جهه که تازی پلا گرماتیاوی جهی 15 بیتو کمتر. اگر دایک بفت بو اسبوعی که آنجیک 6 روزا 4 روزا شیری خو هلگریدن دیکتت بطلا که شیشه دا و کتت سلاجه دا درجه پلا گرمیه و سلاجه 3 حتی 4 بیت. اگر دایک بفتن شیری خو بو هیوا را کتن الفيري دايك دي تشيكا دي كاتت فريزاري دا حتى شش هيف حتى صالك جيت شيتن شيري خو بهلتاتي دا تشلينو هي تو تأثيري لينو كاتن دەست خۆش ئێستا پرسیارێک هەیە لە بەشدار بووان فەرموو دوو پرسیار هەیە فەرموو
دەستخۆشتان لێ دەکەم سوپاس تۆرێکی زۆر جوانە خاستن لە بۆ ئەو دایکانەی کە بە تەمانە منداڵی بینە سەردنیایە بەس ئەمن بیستیتم هەڵگرتنی شیری دایک لە مەمەی سیلیکۆن باشترە بەکارهێنانی مەمەی سیلیکۆن باشترە وەک لە مەمەی شوشە نازانم تا چەند ڕاستە مەبەستم مەمەی باغەکە نییە مەبەستم مەمەی سیلیکۆنە ئایا هەڵگرتنی شیری دایک لە شوشە باشترە یاخود لە سیلیکۆن سپاس پرسیارێکە جوان بوو شیشە باشترین و پاقشترین و تەندروستترین ڕێکێک و شیری دایکێ تێدا بێتە خەزنکردن و ڕاکردن پلاستیکی و سلیفۆنیژی باشترە شیشەش هەمیە باشترە ئۆکەی ئەمە کۆمنتی خۆم بدەم دەست خۆش بیتم بخۆی بەعام شوشە عمری درێژترە شوشە درەنگتر تێک دەچیتن شوشە بەس یەک مشکلێ هەیە لۆ منداڵی بەرکەوتنی ترۆمای هەیە لەوانەیە بربێتەوە لەوانەیە بشتێ لەوانەیە بەجێکی منداڵەکەی کەوی ئەو شتانە بەس بە شێوەی گشتی شوشە سەلیمترە ینی باشترە لە پلاستیک شوشە بەس هەندێک گرفتیە ئەو گرفتانەیە کە باسم کرد بەنسبەتە شیر پێدانیش کە هەڵدەگری وەچی باسی کرد شیر هەندێک ناسکە شیر زوو تێک دەچی باشە ژیر زۆر کەس دەڵێت کە شیری خۆم دەرهینا کەی نیە دەتانمەتا کەی نیە بدەمە منداڵەکەم ئاتەن بە دەرەجەی بە پلەی گەرمی ژوور تقریبا 5 ساعت هەندێک کەمتر دەمێنێتەوە لەناو بە فرگەر وەچی باسی کرد تا 5 مانجیش هەندێک زار دەمێنێتەوە پێ دەڵێن 5 لە دەرێ 5 ساعت دەمێنێتەوە بەس زۆر گەرم نەبیتن دەرەجە حرارەتی ژوورەکە 24-25 بیتن لەناو سەلاجە تقریبا 5 ڕۆژ دەمێنێتەوە باشە لەناو بە فرگریش 5 مانگ دەمێنێتەوە سەرەتا دەستخۆشی بەرنامەیەتان لێ دەکەم بەڕاستی لێرە فۆکسیمە لەسەر شیری مانگا بوو و هەروەها بەرەو پێشچوون لە چۆنیەتی و پێدانی شیری دایک و گرنگەکەی و لێرە تاکە بەرنامەی کە ئێستا لەناو کۆمەڵگە بڵاو بووتەوە دکتۆر ئاراس کە بابەتەکانی هەمەڕەنگ و جیاوازن و بابەتی زۆر تایبەت پێشکەش دەکات لێرە چەندە پێویستمان بەوەیە کە سوودی شیری دایک بە کۆرپەلە دەگەێنێت ئەوەندەش بیر واتە بڵاوکردنەوەی زانیاریەکان و پێدانینی ڕێگەی تەندروستی لە بۆ دەوروبەرم و بۆ دایکان گرنگە بەڕاستی ئێستا دایکی ئێستا لە تەمەنێکی زۆر بچووک دەبن بە دایک و هەروەها یعنی فێر نەکراون و هەموو بەخێو کراون بەڵام پەروەردە چوان نەکراون کە بتوانن شیری پێیان بگوترێت لە دایکانەوە شیری خۆتان بدەن بە کۆرپەکانتان بەڕاستی یعنی سەرەکی ترینیان دایکەکان خۆیان کە منداڵەکانیان دەبن بە دایک زانیاری تەواویان نادەنێ و هەروەها دکتۆرەکان ینی زۆربەی کارمەندانی تەندروستی کە هەمومان دەزانین شیری دایک چەندە تەندروستە هەر کاتێک ئەمە سەرەن لە هەر شوێنێک وەکو سەیدالیە کە هەر جەیەک کە توانیمان بە ڕوبەڕووی مە هاتن پێیان بڵێن تکایە بتوانن شیری خۆتان بدەن بە کۆرپەکانتان ئی قوتونا تا پێتان دەکرێت دادگای باڵای تەندروستی بڕیار دەدات دوای ئەوەی کە گفتوگۆیەکی زانستی ورد و چڕمان کرد لەسەر شیری دەستکرد دادگای باڵای تەندروستی ئەم بڕیارانەی دەرکرد یەکەم شیری دەستکرد شیری مانگایە بۆ گوێرەکە و بۆ گۆلکە بۆ منداڵ و بۆ مرۆڤ نییە تەنانەت ئەو شیرەشی کە بە پێشکەوتوترین تەکنەلۆژیای زانستی دروست کراوە و مادەی جۆراجۆریشی تێکەڵ کراون هێشتا هی ئەوە نییە شیاو نییە بۆ گەشە و پەروەردە و بەخێوکردنی منداڵ و مرۆڤ تەنیا ئەوانە نەبێت کە هۆکارێکی پزیشکی وا دەکات دایکەکە و پزیشکەکە ناچار بن بڕیارێکی ناچاری بدەن و شیری دەستکرد بدەنە منداڵەکە دووەم دادگای باڵای تەندروستی بڕیاریدا دایکان بە ئەرکی خۆیان هەستن بەرپرسیارەتی دایکایەتی بخەنە پێش هەر بەرپرسیارێکی دیکەوە ئەگەر تەنانەت سەرۆکی وڵات و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمپانیا و خاوەنی هەر شتێک بن ئەرکی یەکەم بەرپرسیارەتی یەکەم دایکایەتیە دەبێت دایکایەتی پێشی نەبێت سێەم
پزیشکان دەبێت ئەخلاقی پزیشکیان لە پیشە و لە کردار و لە بیرکردنەوە و لە بڕیاردا هەبێت. نابێت دەستەمۆی کۆمپانیاکان بن، نابێت ببنە هۆکاری زیادبوونی شیردانی دەستکرد و تێکدانی داهاتووی کۆمەڵگا. چوارەم، وەزارەتی تەندروستی و حکوومەت دەبێت بە ئەرکی خۆیان هەستن ئەو ڕێژە بەرزەی شیردانی دەستکرد تا ڕادەی نەبوون کەم بکەنەوە. کەمی کەنەوە بۆ ئەو ڕێژەیەی کە هۆکارێکی پزیشکی لە دواوەیە. ئەم بەرنامەیەش کۆتایی پێهاتوو. تەندروست بن.